دەتوانە موشەکییەکانی ئێران بەرەو کۆتایی دەچن یان ئەوە تەکنیکێکی جەنگی و بەکاری دەهێنێت. لەگەڵ درێژە کێشانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر ئێران ژمارەیە و موشەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژێکدا هەڵی دەدات بەراورد بە سەرەتای جەنگەکە بە تەواوی کەمی کرد. شارەزایانی سەربازیش دەڵێن ئەوە ئاماژەیە بۆ لە دەستدانی تواناکانی کەمبوونەوەی ژمارەی موشەکەکان و سەکۆکانی هەڵدانیان. لە ڕۆژانی یەکەمی جەنگدا ئێران ڕۆژانە سەدان موشەکی زیاتری هەڵدەدا بەراورد بەوەی لە جەنگی 12 ڕۆژەدا دەیتەقان. هەڵسەنگاندنەکان وایەن دەردەخست ئێران بەر لە جەنگ خاوەنی 2000 بۆ 2500 موشەکی بالستی کورتمەودا بێت. لە دەستپێکی جەنگەوە کۆماری ئیسلامی 500 بۆ 700 موشەکی بالستی تەقاندووە کە زۆرینیان بە ئاراستەی ئیسرائیل بوون و ئەوانی دیکەیان بە ئاراستەی بنکە ئەمریکیەکان بوون لە وڵاتانی کەندا و وڵاتانی وەک ئیمارات و کوێیت ڕۆژانە ئاماری ئەو موشک و درۆنانە بڵاو دەکەنەوە کە ئێران تێیگرتوون. لە دوو ڕۆژی یەکەمدا ئێران بە تێکڕا ڕۆژانە 58 موشکی ئاراستەی ئیمارات دەکرد، بەڵام لە ڕۆژی چوارەمەوە کەمی کرد بۆ تەنیا 10 موشک. کۆیت ڕایگەیاند لە 24 کاتژمێری یەکەمی جەنگدا 97 موشکی بالستی ئاراستە کراوە، ئەگەرچی دواتر هیچ ژمارەیەکی فەرمی بڵاو نەکردەوە، بەڵام راپۆرتە ڕۆژانەکانی هەواڵدەری دەخەن زۆر کەمی کردووە. وەزارەتی بەرگری قەتەری ژاشکرای کرد بە کۆی گشتی 101 موشکی بالستی ئاراستە کراوە کە زۆرینەی لە ڕۆژانی یەکەم و دووەمی جەنگەکەدا بوون و ڕۆژی چوارشەممە تەنیا 2 موشکی ئاراستە کراوە. بە گوێرەی هەڵسەنگاندنەکانی هێزی بەرگری ئیسرائیل ڕۆژی 28 شوبات کە دەستپێکی جەنگەکە بوو ئێران 350 موشکی بالستی تەقاندووە، بەڵام لە چوارەم ڕۆژی جەنگدا واتە 3 ئازار کەمی کردووە بۆ تەنیا 50 موشک. هۆکاری ئەم بێتوانابوونەش دەگەڕێتەوە بۆ ئەو تەکتیکەی ئەمریکیەکان بەکاری دەهێنن. کاریەکە لە پیت هێگزس وەزیری جەنگی ئەمریکا و براد کوپەر فەرماندەی ناوەندی وڵاتەکە باسییان کرد. ئەویژەوەیە زۆرینەی هێرشەکان بۆ سەرتوانە هێرشبەریەکانی ئێرانە لە درۆن و موشک و سەکۆکانی تەقاندنیان و کارگەکانی دروستکردنی. هەر بۆیە هێزی بەرگری ئیسرائیل پێشبینی دەکات دوای 11 ڕۆژ ئێران هیچ توانایەکی موشکی نەمێنێت. هەموو ئەمانە لە کاتێکدایە بەشێک لە شارەزایانی سەربازی بە تایبەتی نزیکەکان لە ئێران ڕایەکی پێچەوانیان هەیە و دەڵێن ئێران تەنیا بەشێکی کەمی توانە سەربازیەکانی بەکارهێناوە و مەبەستێتی بەباشی خۆی بۆ ئەگەری درێژبوونەوەی زیاتری ماوەی جەنگەکە ئامادە بکات. ئەوەش تەکنیکێکە تاوەکو توانە بەرگریەکانی ئیسرائیلی پێلاواز بکات و دواتر موشەکە بەهێزەکانی بەکار بهێنێت.